سڵاتان لێبێت لە کۆتا پرۆگرامی میوانی توین لە ناحیەی پردێ بوومەوە میوانتان بۆ ئەمڕۆ هاتووم سەردانی ئەم خانەوادەم کردو و ئەمەوێت لە نزیکەوە باسی ژیان و گوزەرانی خۆیانم بۆ بکەن. خاتونگیان سڵاوت لێبێ. سڵاو سەرچاوم بەخێر بێ. زۆر سوپاس. سەلامەت. ئەتەوێت باسی ژیانی خۆتم بۆ بکەی، نەخۆشی خۆت، ژیانت چۆنە؟ بەڵێ وەڵڵاهی ژیانمان هیچ باش نییە، پیاوەکەم ئەختیارە 4 ساڵشە بێ ئەمیێزان ئیشی نییە، لەبۆی ناتوانێ ئەختیارە زۆر کەوتۆتە تەمەنەوە ئیشی نییە. تقریبا 20 ساڵ لە خۆم گەورەترە. پێشتر ئیشی چی ئەکرد؟ پێشتر وەڵڵا بەس ئیش زراعەتێ کرد. واتە ئاشخۆر نییە کە ئێستا خانەنشین یەک دینارێکمان هانە لە حکومەت لە هیچ کەسێکان نییە. ناوەڵە چەند سەرخێزانن؟ ئێمە چوارین. کاسبکارتان کێیە؟ یەک کوڕێکم هەیە 17 ساڵە، مانجی 250 دەنێ بە خۆلای شێراوە سەرڕێگای هەولێر شەو ڕۆژ ناتەوە عەرەسە. بەش هیچ ناکە، بەش عیلاجەکانیش ناکە. خوێندنی تەواو نەکردو بەخوا لە 6 دەرچوو. وازیانە لە 6 لە 6 نەچۆکولی ئەن لەبەر فەقیری نەڕۆیشت. لەبەرەوەی هاوکاری تۆ بۆ ئارێ بەخوای لەبەوە نەڕۆی ئەمجدانەکانش هەمیێزان لەبەرەوە دەرچوو بەس زمانەستە بەخوا 250 بای عیلاجەکان من ناکە، نەکی خۆشی نابەخوای. خۆت چیتە ئەو سۆندە شتە لێرە؟ سۆندەکەی لێم ینی هۆرچی سیسە لە 100 تا 10 نییە. دەمێکە پێتەوەی سۆندە وەڵا 2 مانگە پێمەوەیە. 2 مانگە ئەبێ تاکەی پێتەوە بێ. وەڵی ینی خوازانێ چکە تازە جیازم بۆ دانراوە لە قۆڵم. یعنی دکتۆر قەراری ئەوە ئەیە کە کەی دەری کات؟ ئەمە دەرەکەن لە جیازکە لە قۆرم دانن بەخوای خێرخواز بۆ میان کرد بە ملیۆنێک لە قۆرمیان داناوە قەرک داوی پێم خەڵک پارەیەی سەردانی دکتۆرت کردووە. بە قورعان یعنی ئێستا هەفتەی 2 جارەچم بۆ هەولێر بۆ خوای ئەچمیان بێ بانجا عەدەد ڕۆژێ ناتوانم تااقەتم نییە بە 20,000 سیارە دێ ئەم باوەمێنێتەوە 40,000 لێسەنی هەتا غەسلەکە بکەم. 40,000 هەتا ئەچی غەسلی بەس غەسلەکەم گورچیلەت لە پارەکە پیامیانە گوت غەسلکە دەمگوت بۆ من نابێ سیارەمان هیچمانی لە کەرکوو گیان لە هەولێر نابێ هەر لەواتر سام ئاخری هەن توش بوو. یعنی بێجگە لە لای دکتۆرەکە تۆ 40,000 بەس بۆ کرێ سیارەیە. ئارێ بەخوای. ئەی گوزەرانتان چۆنەوەکو خەڵک ئەژین خواردن و پێداویستەکانی خەرک نەبێ خێرخواز نەبێ ناوەڵە بەس چی بە 250 ئیداراکە مانجی ینی بە دکتۆر و عیلاج و بە هەموو شتێکگە نەخۆشی نەبێ هەر باشترێکە. بەس نەخۆشیەکەی من ینی ئەوانشی دەستەڕۆ کردێ بەڕاستی. هاوسەرەکەت کە ئەوەنە کەوتۆتە تەمەنەوە تەمەنی درێژ بێ ئیشەڵا بۆتان شکر نەخۆش نییە ئەو؟ بەێ وەڵە پاوپری ئەویشتینە هەمووی تەقیوە بەخوا قەولە ئەندوای جێژنانی بیبم بۆ خەسخانە. لەبەرەوەی ئیشی کردو پێشتر ئێستا تەسیری زۆر تەسیری خۆی تەمەنەکەی 74 ئەینا بدەم هینە 54 بەس نە ئەوەندە هیلاک بۆ لە ژیان زوو کەوتیە بەڕاستی 54 بەس زۆر هیلاک بووە. تەمەنی درێژ بێ ئیشەڵا خوا بۆتان بهێڵێ. گوزەرانتان چۆنە؟ بەخوای باش نییە باش نییە طبعاً هەرکە ئەیبینی ئەزانم چۆنە ئەمەوێت بۆ بینەرانی باسکەی کە لە ڕووی خواردن و پێداویستی ڕۆژانەتان کە بۆ نمونە شتێک ئەبینی حەزەکەی بیکڕی ئەتوانی وەکو خەڵک زاروێ نایتوانی ئەو هایە بەسەرە ڕۆژێ خواردن باشە ڕۆژێ نییە ڕۆژێ هەیە ڕۆژێ دەبێچێک دێهێنێ ئەو هایە. ئەم مانگی ڕەمەزانەتان چۆن بەڕێ کرد؟ وەڵاهی ینی خوا خێری ئەو خەرکە بنووسێ زۆر باش بن لەخوا بە زیاد بێ ئەگە خەرک نەبا وەڵە هیچمان نەبوو. داواکاری چی ئەتەوێ خێرخوازان چۆن یارمەتیتان بن؟ یارمەتی مامدەن حەت تۆزێ بوو هاتوچوەکەی خۆم بەس بۆ هاتوچوەکە مەحتەلە بن ینی ڕۆژێ ئەگە نەبێ نابێ بچم غەسلەکەم بکەم. ئەگەر 40,000ەکەت پێ نەبێ بۆ هاتوچۆ بیستی ئەم ناتوانانی بڕۆیت ناوەڵە ناتوانم سەردانی دکتۆر بەخوا هەندێک تەنگە نەفەسە بم ینی ئێستا ناتوانم خواردن زۆر خۆم دێم با تەنگە نەفەس نەبم قەیناکە. هەستەکەی هەر هی ئەوەیە ئەو شتانێکی تەنگە نەفەسی ئەگەر ئاو بخۆی خواردن ینی بە تێر بەزک خۆت بخۆی تەنگە نەفەس دەکا بەخوا ناتوانم خواردن زۆر بخۆم. لە 100 دەی نییە لە 100 نییە لە 100 دەژ نییە نییە نە بەخوا ڕۆژی ناتوانم گڵاسی ئاو بەدر خۆم بخۆم ئاو ساردژ نە ئاو بۆڕی ناتوانم بخۆم ناتوانانی بخۆی لەبەوەی تەنگە نەفەس مەکە. وای لێ نەهاتووە سواز بخوا کە بڵێ پێویستیت بە گۆڕینە ینی بەمە چارەسەری هەیە وا دەرێن بەس من خوێنم ئینتیهابی هەیە ئێستا ینی برێن ینی بیکە بە 2 ساریش ئینتیهابەکە بە عیلاج تەواو نابێ خوێنم ئینتیهابی زۆرە. چەندت ئەوێ مجارێ بۆ لای دکتۆر کە ئەڕۆی؟ بەخوای هەموو جار بخوایە ئەنی لە 100 کەمتر نابێ ینی پێم بێ وەلای دکتۆرەکەی خۆ مەچمەوەکە و دکتۆری غەسلی بۆم داناوە. خۆی من ئەوەل جار لێرە گوتیان بڕۆ لە مووسر من گوتم غەسل ناکەم گوتیان دکتۆرێ لە مووسرە ئەگەوەی غەسلی نەکرد بێت چاکێکاتەوە چون بۆ مووسڵ لەوێ گوتی فەسمی کرد گوتی بۆ 1 مانگ غەسل بکە تو گوتم نایکەم بیکەم دەبێت زۆر بکەم گوتی ناتوو دەترسێ بۆیە غەسل ناکەی
وتم بخوای خاطر بكم قلت إن يك ماك بيكها ولا دعاء خير بودكي إيه حتى استودوا تقريبا ماك زيادة من هرا غسلة كمو كليش محرو خويتي داواکاریت ئەوەیە کە لە ڕووی مادیەوە هاوکاریتان بکەن کە بتوانی سەردانی دکتۆر بکەیت. عیلاجەکان خۆم و ئارێ وەڵڵا عیلاجەکانیشم گویانە. علاجەکانت چۆنە ینی بەکارێنی بەردەوام؟ طبعا ئاڕۆژی ینی هەیە سێیە حەبەکان ڕۆژ سێ جارە هەیە دوو جارە بەیانی ئێوارەیە عیلاجەکانم. خوا تەندروستیت باش بێ ئیشەڵڵا. سەلامەت بێ ئاخۆ. ئێمەش داواکارین کە ئیشەڵڵا خێرخوازان بێن بە هاناتەوە هاوکاریت بکەن لە ڕووی مادیە و پێویستیت پێیەتی لەبەرەوەی کاسبکارت نییە کوڕەکەت بەو تەمەنە مناڵە وازی لە خوێندن هێناوە و مانگی بە 250,000 بکەیتە با ڕاست جا گەنجە بەس خۆی ناکە وایە تۆ نەخۆشی پێویستیت لەوانەیە لە مانگەکە ئەوە کەمیش بێ بۆ تۆ بەخدای سەردانی بخۆی ناجێڕێتەوە منداڵە لەبەر من بەو خوایە هاوکاری ئێوە تەمەنی درێژ بێداتەمن بۆ خوددایە. ئێمە دیارەکمان پێەیە لەلایەن سپۆنسەرەکەمان مەریوانی حاجی جەمال پێشکەشە بە تۆ ئیشەڵا بتوانی ئیسفادەی لێ بکەیت و عیلاجەکانتی پێ بکڕیت. زۆر سپاس. پرۆگرامی میوانی توین لە ناحەی پردێ کۆتایی پێهات. خۆشحاڵ بووم با درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز سەردانی شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستانمانە کرد. لە نزیکەوە گوێمان بۆ ئازاری ئەو خانەوادانە دەگرت کە داوای هاوکاریان دەکرد. خۆشبەختانە دوای ئەوەی کە شەوانە پرۆگرامەکەدا دەبەزی ئێوەی خێرخوازیش داوای ژمارە تەلەفۆن و ئەینوانی ئەو ماڵانەتان دەکرد کە ئێمە سەردانمان دەکرد. ئێوەش هاوکاریکەتان دەگەیاندە ئەو ماڵانە. پرۆگرامی میوانی توین کۆتایی پێهات بە سپۆنسەری سەرەکی سەرمایەدار مەریوانی حاجی جەمال.